پێشتر شوێن خۆشەوی بەسەر باسی پرۆگرامی ماوەی چەند ساڵێکە لە بواری پرۆگرامی من زیاتر بۆ بەڕێستان قسەکەم لێرە بەداوای لێکردنەوە بۆ خێراتکردنی پرۆسەی فێربوونی دایکواکم هاوکارێکی زۆر گەورەم بوون و پشتیوانێکی زۆر گەورەم بوون هەروەک لە ئیڤنتەکەشمان باسم کرد سەرەتای دۆزینەوەی بەهەرەکانیشم ئەگەڕێتەوە بۆ تەمەنی 8 ساڵی و تەمەنی 4 ساڵیش توانم بڵێم هەر بەهرەیەکم لە تەمەنێکا دۆزیوەتەوە ئەویش بەهۆی تاقیکردنەوەی شتی جیاوازە شتی جیاوازم تاقیکردوێتەوە کە وایان کردووە ئەم بەهرانە بدۆزمەوە هەروەک لە ئیڤنتەکەمان باسم کرد شارەزاییم لە 5 زمان هەیە جگە لە زمانی شیرینی کوردی لەگەڵ ئەوەشتا 2 بەرهەمیشم چاپکراوە من بەخۆم ناڵێم چیرۆکنووس لەبەرەوەی هێشتا ماوە بگەمە ئاستی چیرۆکنووس ئەتوان بڵێم نووسینی چیرۆکم کردووە من هەروەها لە زمانەکانی پرۆگرامینی جاڤا و بەشێوەیەکی سەرەکی پایتن بەشێکی سەرەکی لە پایتن من لە ئاستی مام ناوەندم ئەتوانم بڵێم حەزی خۆم بوو کەس نەبووە زۆرم لێ بکات یاخود ئەوەتانێ بڵێن ئەوە زۆر گرنگە فێری بیتیان شتێکیوە هەمووی حەزی خۆم بووە کە فێری بووم لەبەرەوەی لە پۆلی حوتەم ئێمە کۆمپیوتەر دەخوێنین کۆمپیوتەرەکە وای کردووە بمە هاندێرێکی باش وانی کۆمپیوتەر تەکنۆلۆژیای زانیاری بۆتە هاندێرێکی باشی من بۆ ئەوەی زمانەکانی پرۆگرام سازی فێر بم 5 زمان کە بریتین لە فەڕەنسی و تورکی و ئینگلیزی و عەرەبی و فارسی هەرێکیان بەس ماوەیەک فێر بووم بۆی منە من لە کاتی خوێنی عەرەبیە نزیکەی 7 ساڵم پێ چووە توان بڵێم لەبەرەوەی حەزم لی بووە زیاتر خوێندومە ئەتوان بڵێم زۆربەی کاتی ڕۆژەکەم لەوانی 8 ساعتم بۆی دانابێت لە کاتی فێربوونی عەرەبیەکە چونکە بە گوێگرتن بوو بۆیە کاتی زیاتر دەویست منە بۆ زمانەکانی تر کە لە ئێستاە پلانم بۆ داناون لەسەرنەوەی 4 کارامەیەکە کاتێکی کەمتریانەوێت نزیکەی 2 ساعت بۆ 3 ساعتێت ڕاستیان نەوێت زیاتر خۆم بەرەو پێش بەرم لەو بوارانی خۆمدا و بچمە چەند بوارێکی تریشەوە کە لە ئێستا بە خۆشحاڵیەوە خەریکی گرافیک دیزاین و زمانی ئیسپانیم هەوڵێم لەوانەیە پەرە بەخۆمدا بە هەوڵماندوبوون ئێوە ئەتوانن بگەنە پلەیەکی زۆر بەرز لەوانەیە ئێستا ئەنجامەکانی دیار نەبێت بەڵام لە چەند ساڵی داهاتووە ئەنجامەکانی ئەبینەوە بە باشترین شێواز دیاریەکەم خوێنەوە کۆتری سپی ڕەنگاوڕەنگ بەشێکیان تێکەڵ بوون بە خەیاڵ و بەشێکی تریشیان تێکەڵ بوون بە ڕووداوەکانی ڕۆژانە لە ڕاستیە ئەزانین کە هەموو مناڵی خاوەنی توانا و بەهرەی خۆیەتی گرنگ ئەوەیە ئێمە وەک مامۆستا و وەک دایک و باوەک و وەکو ئەوانەی کە لەو ناوەندانە کارەکەن کە مناڵی تایە چۆن ئەو بەهرە و توانایانە بدۆزینەوە و چۆن یعنی وا لێ بکەین کە گەشە بکات و نەپوکێتەوە زۆر مناڵ هەیە بڵێن بەهرەی هەیە لە نووسینە کاتێکە مامۆستاکە یا دایک و باوکەکەی نووسینەکانە بینێت پێویستە ئەو نووسینانە ئەگەر خۆی شارەزایی دەربارەی نووسین و دەربارەی چیرۆک یا هۆنراوە بوو ئەتوانێت خۆی ڕێنمایی بکات و ئەگەر نەشی توانی ئەتوانێت نیشان کەسێکی بە کە چیرۆکنووسە یا شاعرە لە بواری ئەدەبی مناڵانە با ئەو ڕێنمایی بکە ئەو هەندێک ڕێنمایی و ئاراستە بکە کە بتوانێت ئەم مناڵە ئەو بەهرەیە گەشە بکات بەڵام بەداخەوە زۆر جار کە چیرۆکەکە یا هۆنراوەکە ئەنێرێ بۆ گۆڤارێک کە بۆی بڵاوکەنەوە یا ئەیا بە دایک و باوکەکەی تەماشاکەی بۆی دەستکاریەکرێکا کاتێک کە بۆی دەستکاری کرا ئەو مناڵە سقی بەخۆی نامێنێ و بۆ کاری داهاتوی چیەکە چاوەڕوانەکە کە بۆی دەستکاری کەن کەواتە لەسەر دایک و باوک و ئێمە و کەسوکاری ئەو مناڵش کە ئێستا چالاکیەکەی لە دەربارە ئەنجامدەوە پێویستە ڕێنمایی بکەن و ئامادەکاری بۆ بکەن بۆ ئەو پێویستیانی کە ئێوێ و هانی بدەن و پێدەویستەکانی بۆ دابین بکەن بۆ ئەوی بتوانێت بەهرە و توانەکانی بە ڕێکوپێکی گەشە بکات بۆ خێراتکردنی پرۆسەی فێربوونی زمان من ئەم حاڵێنم دەڵێنی ئەوە هەتا ئێرە ئەوە بەسە بۆ ناساندن کتێبەکەی خەڵکوڕۆنیا ئیشتەڵا چەندین کتێب و چالاکی و بەرهەمی جوانتری بەدوار بەشێکیان تێکەڵ بوون بە خەیاڵ و بەشێکی تریشیان تێکەڵ بوون بە ڕووداوەکانی ڕۆژانە